زۆر باشە بەداخەوە یعنی ئەمە دووبارە بەشێکی تەبیعی دەگەڕێنمەوە لە بۆ مامۆستاکانمان کە نەیانتوانیوە بیرکاریمان لەکەن خۆشکەن. یعنی من یەک لەو شتان کە ئینگلیزی بۆ ڕقم لێ دەبەوە بەڵام لە ڕێگەی یەک دوو مامۆستامەوە کە من ئێستا کەش شانازیان پێوە دەکەم ئەوەندەم ئینگلیزی خۆشویست کە بەشی کوردیشم تەواو کردووە زۆر حەزم لە بۆ ئینگلیزی وای کردو کە من خۆم فێر ئینگلیزی بکەم. من پێش پرۆگرامەکە جێم لێ بوو کە چەند بە جوانی بە ئینگلیزی قسەت دەکەیت. ئاگال لێ نمونەیەک دەتوانین باسی بکەین. ئینشاءڵڵە هەر باز زۆر باشە. مامۆستا بڕگەیەکی ترمانەیە کە کۆتا بڕگەیە لە خزمەتان. زۆر سوپاس. ئەمە نەخێرە ئەمەشیان بەڵەیە. نەخێر چەبی دەبی بەڵ هەتا لێم تێک زۆر باشە. چوار پرسیار لێ دەکەم بە خێرایی. یان بەڵێم پێ بڵیان نەخێر ئەها بکەم باش دەتوانی ئاساییە ئەگەر بتوانی بە کورتی یەک ڕوونکردنەوەی بچووکی لەسەر بدەی بۆی زیاتر تێبگەین لە وەڵامەکەت. پرسیاری یەکەمیان دەڵێ ئایا خۆتیز مامۆستایەکەتە بووە کە حەز لەوانەکەی نەبوو بێت؟ ئەکید زۆر دەبایە بڵێ ئەکید بووە ئارەوەڵە دەباوە زۆر بەڵێ بووە. ڕێنمایی چیە بۆ ئەوانێکی ئێستا مامۆستان لەسەر ئەو پرسیارە؟ ڕێنمایم ئەوەیە کە چۆن باسمان کرد لە کاتی بەرنامەکەشە چۆن ئەم کۆمەڵێک مامۆستایان بینیوە لە کاتی خۆیان مامۆستای زۆر باش بوونە باستیفاتە باشەکان ئێوانە وەرگرن بتوانستە ئیسفادە لێکەن و ئەو مامۆستایانشی کە وەختی خۆی لەگەڵ یا خراپ بوونە کە ڕقی لە دەرسەکانیان بووە بابێ هەر بەلای کەمە ئەو شتانە ئەنجام نەداتن بەرامبەر باشە. پرسیاری دووەم وانەی تایبەت واتای ئەوەیە دایک و باوکان منداڵەکان لە کۆڵ خۆیان بکەنەوە؟ نەخێر بە هیچ شێوازێک وانەی تایبەت پرۆسەیەکی کاتیە لە بۆ قوتابی نەک پرۆسەیەک بیتن بە درێژایی ژیانی ئەو قوتابیە بەڵکو ئەو قوتابیە لە بۆ ماوەیەکی کاتی دێتن فێر دەبیتن کە شێوازی سعیکردن چۆنە شێوازی خوێندن چۆنە هەتاوەکو دەگەڕێتەوە بارە ئاسایەکەی خۆی لە دوای ئەوەوە فێر دەبی ئەو قوتابیە کە چۆن خۆی بخوێنێتی. ڕاستە. پرسیاری سێم ئەوانەی کە دەبنە فێرخواز لەلاتان بەشێکیان حاڵەتی ئۆتیزمیان هەیە ئایا ڕاستە؟ هەر حاڵەتی ئۆتیزمیان هەیە؟ بەڵێ بە ئەکیدی ئەمە زۆر لەو عیلانی کە دێن ئێستاکە بەداخەوە ئۆتیزمەکە جات چ زگماکی بیت بەداخەوە ئێستا بەشێکیان بە هۆکاری ئامێر ئەلکترۆنەکان کە توش بوونە دێنە لە ئێمە داوای چارەسەرمان لێ دەکەن و بەشێکیشیان کە لە ڕادەیەکی زۆری ئۆتیزمان بەڕاستی ئەویان ئیشی ئێمە نیە وەکو پسپۆڕێتی ئێمە دایانێرین بۆ ئەو سنتەرانە کە زیاتر لە بابەتی ئۆتیزمە ئیش دەکەن بەڵام خۆشبەختانە توانیمانە لە ڕێگەی مامۆستە زیرەکەکانمان و تەکنیکی نوێوە زۆربیان چارەسەر بکەین. زۆر باشە. کۆتا پرسیار ئەگەر توانیت بە کورتی وەڵامی بدەیەوە چکە زۆر مادوومان کردیەوە لە خزمەتانە. زۆر سپاس. خێزان ئەگەر یارمەتی دەرنەبوو وانەی تایبەت هیچ سوودێکی نییە ڕاستیان نە؟ ئەکید زۆر دەبووە ئەم بەڵێ زاری کە بیکە ئەکید زۆر ئەکید ئەکید مامۆستا گیان ئێمە باسمان کرد داک و باب لە ماڵەوە پاڵپشتە لە قوتابی بۆ قوتابی کە ئەو کاتەکەمی کە دێتە لە ئێمە و ئەو کاتەشی کە لە قوتابخانەیە قوتابخانە ئەرچی خۆی جێبەجێ دەکە ئەکید بە و ئێمەش کە دێتە لە ئێمەش دووبارە بە هەمان شێوە بەڵام ئەگەر چۆ ماڵەوە داک و با پرسیاری لێ نەکرد کوڕم کچم ئەو ڕۆچت کرد لە پەیمانگە ئەو ڕۆچت کرد لە قوتابخانە چتان خین چتان نەخین بابەتەکانتان چ بوو ئەو منداڵە هەست بەوە نەکە کە گرنگی پێدەدرێت شتەکانی گرنگە لەکن داک و بابەکەی بەلای کەمەوە شتە باز دەکەم ئەکید ئەو منداڵە ئیسفادەکەی زۆر کەم دەبیتن. دەست خۆش